سر بمجرم مبندری ماموستا سیامند حاجو سروک شبیل آزادیا کردستانی کریا ماموستا سیامند دم باش بریا حمود شتکی از ایجا حالوستا روسی دست پی بکن یعنی لالیه کی نابینکاریت که لالیه کی دنتخوازه قصده پابندی رکابت 2019 هم که کو سعودی کیلومتران جسن اردور که به نهاجی یرو داوین لیدوان دا دبیجی کو ندم انجام دادن اپراسیون لشکریه ترکیه یعنی حالوستا روسی دورده چاوتی خواندن درباره اپراسیون لشکریه ترکیه ده. دم باش از باورتکم هەلوەستا رووسات هەمبەری ئۆپەراسیۆنال لەشکری تورکیدا هاتێ هاتن ڕۆژا ڕۆژە رووس دبێژن ئەم ناخوازن لەشکرەی تورکی دەرباسی سووری ببێ و دبێژن ڕێکەفتنەك چێبووە ساڵا 2019 تورکیرە و هێزەی سووریا دموکرات کو ئەو 3 کیلومتری تورک دبێژن هێزەی سووریا دموکرات vegeren باش علیە دیوە رووسیا هەرجار دێ خویاکردن گو پشبەندەش ڕژیمێرە و توخوازەی ڕژیم vegeri هەرێمێ و ئەو دزانن هەکە ئۆپەراسیۆنێکە لەشکری یا ترکا چێبێ وەکە مەسەلا عەفرینێ و سەرەیەکانیە زەحمەتە سووری پێشە ڕۆژێ وێ هەرێمێ بخێبن کۆنترۆلا خۆدە لۆماژی حتاش وساتێ دەختێ لە هێزەی سووریا دموکراتکێ و دخوازەی ترکیژی رازیکێ گۆ نیزام وەرێ سەر سینۆر نیزام سینۆر کۆنترۆل بکێ و نیزام هەرێمی کوردی دیسا بخێبن کۆنترۆلا خۆدە. باشا مامۆستا سیامند ببین لەسەر ناوبێنکاریە رووسیە بە ئەنجامدانە ئەم بێژن جوینێکە سێعالی ناوبەرە سەرۆکن تورکیا رووسیا بەشار لەسەردا و هەفتەم لەسەر داخوازە ڕەجەب تەیب ئەردۆگانەش رووسیە کردیا یعنی رووسیە دووردا بێ ناوبێنکاریەش بۆی چتکێ بەریاکم بچن ئارمانجن ئەردۆگانژە ئەنجامدانە بێ جوینە چنە ئەفش بەرجەو رووسیایە ئەفغانستانی سێعالی ببن ئەمزانن ڕەجیم هاتیە ئیزۆلۆکردن دانوستاندن ڕەجیمێرە نایکردن بێژە تو وڵات غەیری رووسیا و چەند وڵاتەی دی دانوستانی دیپلۆماسی بە نیزامێرە دکردن و بەشار ئەسەد پێلەکە درێژە وەختا شۆڕەش دەست پێ کردیە بێژە گێم وڵات یان تو وڵات بێژە نینە گۆستقبالا بەشار ئەسەد کێ غەیری رووسیا و چەند وڵاتەی دی گۆتڕۆلاوانینە ترکی هەکە دانوستانە بەشار ئەسەد بکێ ئاعتیرافەکە دیپلۆماسیە ژعالیکی بە و ژعالی دی بە سەرکەفتنەکە مەزنەش نیزامێرە گۆ ئەف دانوستاندن ببن و رووسیژی زانێ هەکە دانوستاندن بوون نەتیجاوێ کارێ ئەو بێ نیزام هەرێمی کوردی بخێبن کۆنترۆلا خۆدەش بەرانی زمان سیاسەتا رووسیا ساڵا دەرباسی سووری و ینی وەختا ڕۆلاوی چێ بووە پرۆسەسا سیاسیدا و یا لەشکری سووریدا دخوازێ نیزام جێخۆ بگرێت دخوازێ نیزام دەسەلاتی سەرهەڵدەی سووری گشتی بکێ و ئەف بەشێک سیاسەتا رووسە و هەکە ئەف دانوستاندن بن رووس وێ بە هەوەریێدەنا گۆ وێ نیزام هەرێما ئیرۆ بن بەشێکش هەرێمات بن کۆنترۆلا هێزەی سووریا دموکرات و بن ئیدارە پێدێداوەی کە بێ بن کۆنترۆلا نیزامێدا و ئەف داخوازە ئەساسیە یا رووسی ئەمزانن شریکێ نیزامی ئیرۆ رووسایە و رووس دخوازن وەکەمانی زمان ئەو هەرێمێ ئیرۆ نەدبن کۆنترۆلا نیزامی دیسا بکە بێ بن کۆنترۆلاوادەش لۆماژی پابندن ینی پشتگرن ژوا دانوستانی سێعالی گۆ ئەردۆگان داخواستکێ باشە مامۆستا بێدر یعنی بێژن سەروێ چەندەیە ڕاوەستن گۆری و هاتی ڕاگەهاندن بێگومان بەشار لەسەد ئەف هەفدیتن ڕەت کردیە یعنی لەبەر تەنها گوتنی خۆدا ئاماژە پێکردە گوت و بەشار لەسەد دوێن بێژنەوە کە سەرکەفتنێکی ژێرە بێ داخوازێ لێ بەشار لەسەد ئەف داخواز ڕەت کرد یعنی ژبەر چێ ڕەت کرد و هێزە بەشار لەسەد چێ حتاکو و داخوازەکە مینە داخوازە تورکیا ڕەت بکێ نیزام ینی بەشار ئەسەد دوێت هالی ڤادانوستاننا بکێ و رووس بخوازن بەس بەشار ئەسەد ناخوازێ
جبرزاني بيوستي بهتريا تركي هاي أفغانستان بن أزبه وردكم بشار أسد زاني دوي أفغانستان دن هكا ببن بريه البجارتني التركي بن ونظام جي روسي زانن جو أردوغان تخازي هالبجارتني صالابي سربكافي ونزانن لي برسيني التركي تشير بن احتمالا كمظن هاي جو أكابي سرنكافي وام دینن سیاستا نافخۆی یا ترکیا دەژی سیاستا ئەردۆغان ئەساسی وێ ئەوە بە هەڵبژاردنا سەر بکەوێ و ئەردۆغان و ئەکاپی دوێ بە هەوەریەدەیە گۆ هەڵبژاردنوێ سەر بکەوێ هەکە سینۆرەی خوا بپارێزێ و ئەف ساڵا حکومەتا ترکی دبێژێ هەرێمی کوردی بن کۆنترۆلا هێزەکە ئەرهابینە بن کۆنترۆلا پێکاکادەنە و سەرکەفتنەکە مەزنەش ئەردۆغانرە گۆ بهێلێ نیزام دیساوەری هەرێمیانی ئەو وێ هەرێمیانی ترکی لەشکرەی ترکی ینی ڕێکبەریە عەرەبیە نزیکی ترکی هەرێمی کۆنترۆل بکەن و ئەڤژی زانێ بەشار ئەسەد خوازێ ڤادانوستان هەکە ببن شەرتنەوەی هەنە پێک بێن وەکە ترکیش منتیقەن گۆ ئیرۆ بن کۆنترۆلاوێدەنە خۆڤەک شێنێ پشتگیری ژێکبەریە عەرەبیرە بەشێک ژێکبەریێرە بسەکنێنێ و زانێش بەر ئەردۆغان بن دەختەکێ دێ و ئەردۆغان تخوازێ ڤادانوستانی هە گۆت بە هەڵبژاردنی ترکی بەگرێداینە تخوازێ نظام يعني بشار أسد وروسي تخوازن دختي بكن ونبي شرط ومرج فادانوستان نابكن بس تعليجي أزبه وردكن بريار ندستي بشار أسد بريار دستي روسا دي وروس ببين جبرجوان دي نظامي او جبرجوندية روسايا و افغانستان دن بكن و ببن و كارن سر بشار اسد فرض بكن اف رونشنيسي علي ببن و وقت خويا كرن روس ندجي وينا بوتين سوزاي اردوغان افغانستان نها بريفا بچن و لو ما جي ويبا هوريما و ببن كا حتى قاسي و نظام يعني روس ونظام لفورن بيشرجو مرج افغانستان نابكن بس اصبح ورم نظام بيكي ليكي يعني روسي بمن نظام موقف ما مستسيا من زبيم يعني هناك سيناريو الكوريكو رابورتك هاتي بلاب كرنده مال برا القدس العربي دل بيجي چار سيناريو البيشا قصدنا البيشا روجيدا او جي دوباره رخصتنا قصده بسرپرشتي امريكا بيك جي سيناريو انا حتى چرا دك اف سيناريو نزيك جي راستيان گو براستيان ندوي راپور بخود جهاتي نفسان سيناريو بيشي گو پی دی يعني هزي سوري ديمقراط سربخوا کار بکی جبن سیطره پیکا کادر کوی او راپور خوشی بجی گلکی زحمت بی و اجی دوی بهوریه دم گنابی پیلک مزنا امریکی و حتی فرنسی وقتی که مشروعی کی وهبو هزی سوریا دموکرات یعنی اداره پی دی سربخوا کار بکی و آزاد پیکا کاری خبری و بی تیک چوب راستی و اجی زنوی بهوریه دم گو پیکا و ساحسانی دستی خوش کرسانه سوری برده و کنترل سر هزی سوریا دموکرات و هرمی کردی یعنی اداره بن کنترل پیدا دول و حسانی خوشی وکشینی و حتی هنه بوجی پیکا کنترل دکی حتی حد کی منظم هزی سوریا دموکرات و ریوبریا پیدا اف نابي بس بهوريام ده تشتيك ما مستسيامت جهر سي اگرندن يعني یک جانا که وکشانا قصديه جبر جون ديار رجام رجم مسعودي ورجم فقر ياديجي قصدو دور كبجه فكركيت تفهم جه بيكر ياديجي قصده جبوي برجونديان گو وکشه و گروپن شکل ورنوید يعني جبر هر سي سيناريو اكي جوجه بهتر نزيك انجي ته وك سركرده کی كورت چه سيناريو بيني بهوريام ده سيناريو گو هزي سوريا ديمقراط خوفكشيني و نظام وري هرمي چنجراني نزمان هزي سوريا ديمقراط و بي دي جي جو او حاضرن جبوي كفتني بنظام بكن از بهورتكم اف سيناريا هري معقول اجبر يكجي روس فيت خوازن نظام تخوازی اب هر دو عالیش عالی دی و ترکی مگو برای هل بجارتنه و
ترکیە رە باشترە گۆ شەڕێک چێ ببێ دەرباسی سووری ببن ئەو زانن هەکە بڕاستی شەڕێک ببێ لەشگەری دەرباسی سووری بن کارێ بەرەڤاژی ئیرۆ کەسن هەنەت بە هەوەردکن وێ ئاکاپێ هەلبژاتنا دوورە سەر کە بێکاری بەرەڤاژی وێ هەکە کوشتن زێدە چێ بێ لەشگەری ترکا هژمارێکە مەزن وەرێ کوشتن هەرێمێ دەیانی ئەو ڕێکبەریە بن کۆنتریا عەرەب بن کۆنترۆلا حکوومەتا ترکی دا نەسەر کەفتی بن ئەو ینی کارێ ببێ سببك و ئاکاپێ هەلبژاتنا سەر نەکەوێ لۆماژی ئەس بە هەوەرم سێناریاک و تسلیمی نظامي بكن يا هري معقولة جالية ديفا هكا روس ونظام جي واشرطي خوا أبيتي نظمان حتى ركفتنك شيء ببي أصبح ناكم تركي بيك بينه هكا لفهاتن شيء نبي معقولة وقالكي معقولة تركي بريه البجارتني درباسي كرسانا سوري بينه أو منطقات بيجنيا 6 كيلومتري بخنا بن كنترولا خوا يعني هيزي نيزيكيوا سپاس جبوی مامۆستا سیامەند حاجۆ سەرۆکی شەپێلە ئازادیە کوردستانی گوتم ڕەوی کەرە سپاس